ئایا ئێران توانای ئەوەی هەیە سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ و کاربەدەستە باڵاکانی ئەمریکا بیکا بە ئامانجیان حتا تواناشی هەبێ بیر لە ئەنجامەکانی کارێکی بەو شێوە دەکاتن بۆ وەڵامی ئەم پرسیارە و چەند بابەتێکی تری پەیوەند بە ئێران میوانداری خانم دڵنیا ڕەحیمزادە چالاکوانی سیاسی لە ستۆکهۆڵم سوید دەکەین. دڵنیا خانم ئەم کاتت باش، سپاس بۆ کاتی جەنابەت. تۆ بڵێ مەبەست لەم ڕاگەاندنەی ئێران کە ترامپ و کاربەدەستانی تری ئەمریکا بکرێن بە ئامانجی سوپای پاسداران چی بێ؟ سلااو ڕێزم هەیە بۆیەوە بینەرانتان. لە ڕاستیدا ئێران 3 ساڵی لەبەردەست بووە بۆی کە گەربی ویستە تۆڵە بکاتەوە، بەڵام بۆچی لەم ساتە وەختەدا و لە تەلەڤیزیۆنی فەرمی خۆیان شتێکی وەها ڕادەگەیەنێ و هێرش هەڕەشەی ئاشکرا دەکا بەرەو ڕووی ترامپ و پەمپۆ و چەند کەسایەتیەکی تر بە بڕوای منەوە دەگەڕێتەوە بۆ زەعیف بوونی کۆماری ئیسلامی لە ناوخۆوە. کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی هەڕەشەکردنی داوە، بەڵام ئەوەی کە لە تەلەڤیزیۆنی ناوخۆی خۆی ئەوە ڕادەگەیەنێت من پێم وایە گوشاری لەسرە لەلایەن لایەنگرەکانی خۆی لە ناوخۆی خۆیەوە بۆ ئەوەی کە ئەوان بە قەناعەت بگەیەنێت کە ئێمە هێزمان هەیە، ئێمە بەهێزین، ئێمە توانایی ئەوەمان هەیە بەرپرسانی باڵا نیشانە بگرین و بیان کوژین. بەڵام ئەوەی کە 3 ساڵ وەستاون و نەیان کردووە ئەوەش بۆ خۆی دەگەڕێتەوە بۆی ئایا توانایان بووە، ئەگەر تواناییان بووە بۆچی نەیان کردووە. من پێم وایە شرایەتی ئێستا دەگەڕێتەوە بۆی کە ئێستا لە ناوخۆی خۆی تووشی کێشە بووە لەلایەن لایەنگرەکانی خۆیەوە لە ناوخۆ تووشی کێشە بووە و دەیەوێت ئەوان بە قەناعەت بگەێنێت من بە هێزم و هێزم هەیە. بەڵام ئەوەی کە دەبینین لە ڤیددیوەکەدا کە موشکی کە ئێران هەڵی داوە باسی ئەو موشەکە دەکاتن کە وتوێتی ناوێ ئامانجی ئەملاو ئیلا بیکا، بەڵام ئامانجی سەرەکی ئەوەیە کە کاربەدەستانی باڵاکانی ئەمریکا بیکا بە ئامانج. دڵنیا خانم چەند بابەتێک هەیە لەسەر ئێران ئەم چەند ڕۆژەی ئێستا بۆ نمونە ئەسۆسیێتد پرێس هەواڵێکی دەربارەی ئێران بەڵاو کردووە و ئێران دان بەوە دەنێ کە بۆ یەکەم جارە یورانیۆمی پیتاندووە تا ئاستی لە سەدا 84. ئەمە تەحەدایەکی تری جیهانە، ئەمە تا چەندێک ڕاستە، یانی شتێکی وان کرد بتیان ئەگەرش کردی بێت تەحەدای جیهانە؟ لە ڕاستیدا لە ئەگەری ڕاستبوونی ئەو قسەیەدا یا واتە پیتاندنی یورانیۆم بە ئاستی 84% واتە 6 ڕێژەیەکی زۆری نەماوە بۆ ئەوەی کە بتوانێت بۆمبی هەستەیی دروستکات. ماوەی چەند هەفتەیەکی پێدەچێت کە بتوانێتەوە دروستکە و چەند هەفتەیەکیان لە بەردەستدایە ئەگەر بیانەوە بەرەنگار بنەوە. بۆیە ئەوەی کە تا چەند ڕاست بێ بۆ خۆی ئێران ڕەتی دەکاتەوە وەکو هەمیشە کە ڕەتی کردێتەوە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەمڕۆ هەواڵی ضد و نەقیس هەیە لە ناوخۆی ئێرانە کە دەڵێ ئێمە توانایی ئەوەمان هەیە رادیۆئەکتیڤ و نازانم مەوادی مربوط بە بۆمبی هەستەیی و ئەوانە سادر بکەین بۆ دەرەوەی ئێران. بۆیە ئەوەی کە تا چەند ڕاست بێ لە ڕاستیدا لە ماوەی داهاتوودا دیاری دەکرێت، بەڵام لە ئەگەری ڕاستبوونیدا ئەوە زۆر یەک لە وڵاتانی منتەقا لە مەترسیدا دەبن و من پێم وایە ئیسرائیل و ئەمریکاش کاردانەوەی زدیان دەبێت بەر لەوەی کە بگات بە ئەو ئاست. دڵنیا خانم دوێنێ نرخی تومەنی ئێران بە نزمترین ئاست بەرامبەر بە دۆڵاری ئەمریکی تۆمار کرا، هەڵبەتە دەوترێ ینی ڕێژەی هەرە زیادەی کە پارەی ئێرانی وەکو بڵێ نرخی کەم بووتەوە دوای خۆپیشاندنەکانی چەند مانگی ڕابردوو بوون. ئەمە نیشانەی چییە؟ ئابلۆقەکانی وڵاتانی دەرەوە هەموو ئەم ماوەیە هەموو تەسیر و کاریگەری بۆ لەسەرەوەی کە ڕێژەی دۆلار بە بەرزترین ئاستی خۆی بگا. ئەمڕۆکە قیمەتی دۆلار یاخود سعری دۆلار بە بەرزترین ئاستی خۆی لە 27 ساڵی ڕابردوو لە کۆماری ئیسلامی گەیشتووە، ینی هەتا ئێستا تمەن لە ئێران ئەوەندە بێ ئەرزش نەبووە لە تاریخی 27 ساڵی ڕابردوویدا. یەکێک لە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئابلۆقەکان و تەحریمەکانی وڵاتانی ئوروپا زۆرتر بووە بە نسبەتی ئێرانەوە. ئەوە یەکێک لە کاریگەریەکانی، یەکێکی تر لە کاریگەریەکانی ئەوەیە لە دوای خۆپیشاندانەکانی ئەم ماوەیەوە وڵاتانی دەرەوە پەیوەندیەکانیان کەمتر کردوتەوە لەگەڵ ئێران و بربەست بوون لە ناردنە دەرەوەی دراو بۆ وڵاتانی منتەقا، تەنانەت بۆ عێراق و لوبنان و وڵاتانش نەیتوانیوە بە شێوەی ئاسایی بینێرێتە دەرەوە. بۆیە ئەوانە هەموو هۆکارگەلێکن کە دەتوانێت ڕێژەی دۆلار بباتە سەرەوە. لە هەمان کاتیشدا خەڵک متمانەی نەماوە بە بانکەکان و پوڵەکەی دەکێشێتە دەرەوە. زیاترین پارەی نەقدینە ئێستا لە ناو بازار و لە دەستی خەڵکدایە.
باڵێ دنیا خانم بابەتێکی دیکە دەویست لەگەڵ جناب باسکەم نازانم شتەکە هەڵبەت بینی بەڵام تا چەندێک کاتتە بوو بخۆنیتەوە راپۆرتێکی نیویۆرک تایمز بوو کە باسی بەرخودانی ژنان بەرامبەر بە یاسای ئیجباری حیجابی ئێران دەکاتن و چەند وێنەیەکیان بەڵاو کردووە و هەڵبەت خانمێکی ئیرانی نووسیەتی بۆ نیویۆرک تایمز باسی ئەو نەڕەزایەتیە و کە لە سەرەتا سەری وڵاتە لە ئێرانە دەستی پێ کردووە ئەوە بووە بەهۆی ئەوەی کە تەحەدای بکرێت لە لای خانمان و ئەو یان وە بڵێن سەرپێچ و چی بڵێن ببوورە حیجاب و ئەوانە دابنین یعنی ئەو راپۆرتە کە بینیمان بە وێنە لە ناو ئێرانە وێنەکان بڵاونێتەوە ئەوە نیشانەی چییە؟ لە سەرەتای دەستپێکردنی ئەم شۆڕشەوە زۆر کەس لە لایەنگرانی جمهوری ئیسلامی لە دەرەوە لە ڕاگەیاندەکان لە ڕۆژنامەکان هەوڵی ئەوەیاندا بارودۆخەکەی ئێستای ئێران بەرەو ئاسایی بکێشن و بڵێن کێشەی خەڵک تەنیا حیجابە و ئەگەرە و کێشەیە هەلبێ یاخود کێشەیان فقط پۆلیسی گەشتی ئرشادا دەیانویست ئاستی داواکاریەکانی خەڵک بهێننە خوارەوە و بە عالەمی ئاشکرا دەیانووسی و دەیانوت کە ئەو شۆڕشە یاخود ئەو ئاعترازانەی خەڵک بۆ گۆڕینی کۆماری ئیسلامی نیە بۆ گۆڕینی هەندێک یاسایە و نووسینی ئەم بابەتی کە ئەم خانمەش ئەم ڕۆژنامە نووسی کە بە تازەی بڵاو بۆتەوە دیارە ئەم خانمە دەمێکێ هەوڵی ئەوە دەدا کە وەزعەتی ئێران ئاسایی و نۆرماڵ نیشاندا بڵاوبوونەوەی ئەم بابەتە زیاتر دەیەوێ وەزعەکە ئاسایی نیشاندا لە ڕاستیدا خەڵک بەرەنگاری دەکەن لەگەڵ یاساکانی کۆماری ئیسلامی چ بۆ سەرپۆش و حیجاب و چ بۆ یاساکانی تر کە نامرۆیانەیە بەڵام ئەوەی کە کەسێک بە قژی ڕوتیەوە ئەکس لە شوێنێک دەگرێت یا چالاکیەک دەنوێنێت ئەگەر دەموچاویان دەرکەوێت یاخود شناسایی کرن لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەوە ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە ئەو خانمە لە بابەتەکەیدا ئاماژەی بەوە نەداوە ئەو بەڕێزانەی کە وێنەکانیان بڵاو کراوەتەوە ئایا لە زیندانن ئایا ئازادی دوای ئەو سەرڕوتکردنیان هەیە لە ڕاستیدا نانیانە ئێستا ئێران هەر کەسێک سەری بە جۆرێک دیاربێ هەر چۆن بەرەوڕووی مەحسا ژینا ئەمینی بوونەوە هەر بۆ شێوێش بەرەوڕووی خەڵکی تر دەبنەوە. دڵنیا ڕەحیمزادە چەلەکوانی سیاسی لە ستۆکهۆڵم لەگەڵ ئێمە بوو زۆر سوپاس دەکەن دڵنیا خانم. باس بۆ ئێوەش.